بەنگتان باشا و ڕێیان و خۆشەویستان ئەمڕۆ 26 چواری 2020 کاتژمێر 9:23 دقەیە بەڕێزان چەند بابەتێکەیە کە دەربارەی کەناری ڕەنگەوەیە کەناری نارنجی و خەنەی کشمیشی و ژەنگار واتە ئێزابێل و ئاغات و بلاک و لەگەڵ نارنجی ئەمە لای بڵین سوور کە لای خۆمان ئەمان ناوەکانی بەو شێوەیە پێڵەن بەڕێزان برادێک لە کۆمنتێکا داوای کردو کە بۆچی کەناری با بڵێن ژەنگار و خەنەی و کشمیشی لە کوردستان کاتێک پەڕی سپی لە کلشیا بێت مەرغوب نییە بۆچی ئەمە چییە؟ تەڵەن بەڕێزان بە هیچ شێوەیە کەناری میلانین یعنی ژەنگار و خەنەی و کشمیشی و کە بڵین خورمایی لای خۆمان پێ کە خۆی لە ئەسڵا قاوەیە نابێت بە هیچ شێوەیەک هیچ ڕێنگێکی تیابێت لە کلک و لە باڵیاکاڵی نابێت ڕێنگێکی تیابێت بەڵام بۆچی ئەم ڕەنگەی تایە بۆچی ئەم ڕەنگەی تایە من نتوانم وەڵامی ئەوە بەمەوە نابێت تیابێت بە هیچ شێوەیەک ینی کە تۆ بەرهەمە ئەبێت لە 99 بەرهەمەکە ئەبێ میلانین بیانی ئەتوانم بڵێم 0.1 ئەبێ گەس فوت فایش تێ ناکەوێت لە ئەوروپا ئەمە تێ ناکەوێت بۆچی لەبەرەوەی ئەبێت میلانین لەگەڵ میلانی ناجوت کرێت لیپۆکرۆم لەگەڵ لیپۆکرۆمە ینی سادە لەگەڵ سادا و ئەوەشی کە میلانین ینی کە خەنەی و ژەنگار و کشمیشی و خورماییە بێت لەگەڵ یەکتریا جوت کریانی بە پێ ڕەنگەکانی کە ئەگونجێت لەبەر ئەوەی لە کوردستان تێکەڵ کراوە وەختی خۆیمە باسمان کردووە لە وەختی خۆیان ئەم باڵندانە نەبووە لە دەروی وڵات هاتووە ئێمە لێرە جووتمان کردوێتەوە چیمان کردووە تۆخ و تۆخمان جووت کردوێتەوە یعنی ئینتنزیفمان جووت کردووە ئێمە چیمان کردووە قەبارەمان بچوو کردوێتەوە بەڵام ڕەنگمان تۆخ کردووە باستیلی کە خۆی پێی ئەوترێ شیمل کە پێی ئەوترێ شیمل کەمتر لێرە جووت کراوە بۆیە زۆر لای ئێمە ئەم تەیرانە قەبارەیان بچوو بووێتەوە بە ڕەنگیان تۆختر بووێتەوە ئەمە خاڵێک کەواتە ئەوەی کە پەڕی سپی لە کلیشایە گەڕاوەتەوە سەر پشتا و پشتەکەی لەبەرەوەی لە نارنجی گیراوە لە وەختی خۆی ئێمە حەزمان لە بەڵەک بووە خۆ هەمووشمان نەزانین بەڵەک کەناریەکی جوانە و ئێمە حەزمان لێ بووە خۆمان لە کوردستان بەڵام لە کەناری ڕەنگار جۆرێکە لە جۆرەکان کە باوەڕ پێ نەکراوە ینی ستانداردی جیانی نییە لەبەر ئەوە ئەو تەیری کە خەتی با بڵێن پەڕی سپی لە کلیشایەتی ئەگەڕێتەوە بۆی کە لەگەڵ نارنجیا جووت کراوە ئەو پەڕەسپیە دەرەکەوێت چکە کلک زۆر بەهێزە لە کلکا دەرەکەوێت تەڵان لە شوێنەکانی کەشا دەرەکەوێت بە ڕێژەیەکی زۆر کەم بەس ئێمە نایبینی بڵین لە کناریە بەڵام ئەمە هۆکارەکەیەتی و هیچ هۆکاریی کەی نییە بەڵام ئەوەی کە حەزم کرد ئەمڕۆ باسی بکەم بەڕێزان کە زۆر کەس زۆر یعنی چەند خاڵێکە کە زۆر گرنگە یەکەم ئێمە کە باسی کەناری ڕەنگ ئەەکەین هەموو کەناریەک بە هەمان شێوە ڕەنگ وەرناگرێت یعنی تۆ با ئێمە بڵین ئەو ڕەنگەی کە ئێمە ئینێ ئەو ڕەنگەی کە پێ ئەوترێت لە کوردستان بەداخەوە پێی ئەوترێ هۆرمۆن بەداخەوە تەمە من ئەو ئەبێ بۆی تێبگا ینی ئەوەی کە جۆمان لێگرێ تێبگات بە هیچ شێوەیەک ئەم کەناریانە بڵین هەمووی وەکو یەک ڕەنگ وەرناگرێت ئەگەر وەکو یەک هەمووی ڕەنگ وەربگرێت ئێمە باسمان کردووە جاریکە لە پێشبڕچەکانە کە بە جارێک لەوانەیە پێشبڕچەی کەناری ڕەنگە جاری وا هەیە 800-900 کەناری بەیەکەوە چنە کێبرچێەوە لەم 800-900 هیچ هەمووی وەکو یەک ژمارە نایانن لە ڕەنگە جوانەکەی کە دەرکەوتووە ئەمە لە کەناری بڵین لە سەوزە و میوە و ئەوەشە هەر بە هەمان شێوەیە هەمووی بە هەمان شێوە ڕەنگەکە وەرناگرێت ئەمێنێتەوە سەر ئەوەی کە بۆچی هەنێ جار ینی من سێرم لێ کە ئێمە هەنێ جار باسی ئەمە ئەکەین کە هەنێک کەس پێی ناخۆشە بەڵام با ئێمە یەک جار بیرکەینەوە کە من لە ساڵی 2013 هاتوومەتەوە سلێمانی لەگەڵ زۆر کەسا قسەم کردووە پێشتریش کە قسەم کردووە کە لەوێ بووم لە ئەوروپا بووم و هاتوومەتەوە یعنی تۆرە بیرکەرەوە یەک پرسیار زۆر گرنگە کە ئەبێ ئێمە بیکەین یعنی بۆچی لای هەنێ کەس باڵندەی کەناریەک بۆ نمونە
ئەو باسی ئەو کاتە بکەین بۆی لە ئێستا کەس گلەیمان لێ نەکا چکە ئەو کاتە خەڵکی زۆر ڕایگرتووە بۆچی ئەو کاتە خەڵک کەناریکی کڕیوە جووتێک کەناری کڕیوە بە 3 ملیۆن یعنی 3 ملیۆن ئەو کاتە من لێرەش نەبووم نە کاردیناڵە بوو نە منیش لێرە بوو 3 ملیۆن ئیراوە ینی 30 وەرەقە و 40 وەرەقە ئیراوە بە جووتێک کەناری یعنی من ئەم پرسیارم کە دۆختی خۆشی ئێستا ژەیکەمەوە ئەی باشە بۆچی کەس نەهاتووە جووتێ بێچوو لەو جووتە بگرێت بە هەمان پارە بفرۆشرێتەوە لای بۆ نمونە بە قێوکەریی ئەتیادی چۆ کڕیوێتی هەمان پاریدا نەکردوێتەوە هەمومان ئەوە ئەزانین ئێمە برادری خۆمانەیە ئێستا گوێ لە لایڤەکەمە باناو نەڵێن کە یە بۆ لاشمان جووتێک کەناری کڕیبوو بە 33 وەرەقە ساڵی 2014 جووتێک کەناری کڕیبوو بە 33 وەرەقە بردێ لای خۆی بێچووی لێگرت ئەوەی کە لی کڕی بوو بانگمان کرد بە بێچوویەک و دایکە و باوکەکەیەوە وتی من 250,000 پێم من خۆم پێم وتمان ئەم تەیرە ئەوانەی خۆتە وەستا تۆزی وتی ئەوانەی خۆم بێت ئەتوانم 500 پێ بم ئەو کاتەش هەر پارەیە کرد بە ڕێزان تاوان ئەو کاتە گە بیرتان بێت 2014 بە هەمان شێوە بوو ڕاستە 30 وەرەقەی نەئەکرد بەڵام هەر لای هەنێک کەس ئەو پارەیە کرد ئەمە پرسیارێکە ئێمە ئەبێ بیکەین بۆچی ئێمە لە هەموو دنیا وایە خەڵک بۆیە تەیرێک ئەکرێت یا جووتە تەیرەکرێت بۆی عینەن بێچووی لێ بگرێت ئەمە ژەرە گەڕێتەوە بۆ باوەندەکانی کە هەنێک کەس ئەچێت لە هەنێ شوێنەی کڕێ بە پارەیەکی خەیاڵی بۆچی ئەو بێچووی لێ ناگرێت بۆ بێچووی وکو خۆی لێ ناگرێتەوە بۆچی بێچووی خوک و خۆی لێ ناگرێتەوە لەبەر ئەوەی کۆمەڵێ پرسیارێ ئێمە ئەوەی کە ئێمە یڵێن بۆچی لای خۆی کە ئیباتەوە یا بۆچی هەنێک کەس ئەچێ بێچوو ئەکڕێ لە خەڵکیکە بەڵام ئەیباتە لای خۆی پاش ماوەی گەڵی خۆم و زۆر جوانە بێت ئەمەش هەرە گەڕێتەوە بۆ ئەوەی کە پرسیارێکە خۆتان ئەبێ وەڵامی بنەون وەڵامەکەی زۆر بەباشی ئەزانم هیوادارم توانی بێتم بە تایبەتی وەڵامی ئەوەی کە پەڕیس بۆچی تایە دووەمین خاڵێکی کەژێ بە ڕێزان کە ئەمە لە عەرەبەوە هاتووە کە بەداخەوە ئێمە خۆمان خەڵکمان فێر کردووە ئێمە خۆمان برادێکمان بێ بڵێ کاک سۆران ڕێد بلاک هەیە تیکە بڵێ بلاک ڕێد هەیە من پرسیارەکەم ئەڵێم فەرقی ڕێد بلاک و بلاک ڕێک چییە زۆریان ئەڵێن وەڵا ئەمەیان تۆختەیەکە لەویکان بەڕێزان شتی وانە ڕێد بلاک بێ بلاک ڕێد بێت یەک شتە ئەمە ناوەکە ئەوەیە جاری وایە مەسەن بڵێ من بەدەمایە دەڵێم ڕێد بلاک جاری وایڵم بلاک ڕێد هیچ جیاوازیەکی نییە گرنگ ئەوەیە میلانی نییە ئەساسێکە بلاکە یعنی ڕەشە لیپۆکرۆمە سەرێکێکەش سوورە هیچ جیاوازیەکی نییە هەچ پرسیاری هەچ ڕوونکردەوەی کە بێ من لە خزمەتم چای هەمووتان ماچەکەم بەیانی هەمووتان باش و کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ